خی بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێ یەگەن سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش بێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. من ڕیاز کاکە مەحموود بە یارمەتی هاوکارانم خۆشحاڵم ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسوخواستان پێشکەش بکەم و لە باسوخواستی ئەمڕۆماندا باز لە سوودگەیاندنی مرۆڤ بە کۆمەڵگەکەی و بە چواردەورەکەی دەکەین. خی گەورە لە قورئانی پیرۆزدا کاتێک هۆکار یام ئامانجی سەرەکی دروستکردنی مرۆڤەکان بۆ مەلائیکەتەکانی خۆی باز دەکات و لە قورئانی پیرۆزیشدا بۆ ئێمەی بەیان دەکات یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی مرۆڤ بریتیە لە جێنشینەتی خی گەورە لەسەر زەویدا و پاشان ئاوەدانکردنەوەی زەوی بە تەواوی ئەو لێهاتووی و زانینانەی کە بە مرۆڤ بەخشراون. چونکە خی گەورە باشترین هۆکار و چەکی داوەتە دەست مرۆڤەکان کە بریتە لە عەقڵ و زانین بۆ ئەوەی هەمیشە ئاوەدانکەرەوە و سوودگەیەنەر بێ بە خۆی و بە کۆمەڵگەکەی و کۆمەڵگەکەی لە تیاچوون و زەرەرگەیاندن بپارێزێ. تەنانەت خی گەورە لە قورئانی پیرۆزدا وەسفی ئەو کەسانە دەکا یا دەفەرمێ هەر کەسێ لە مردن یا لە نەخۆشی ڕزگار بکە ئەوە وەکو وایە هەموو بەشەریەتی ڕزگار کردبێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە یەکێک لە فەرموودە شیرینەکانیدا ئاماژە بۆ دەکات کە باشترینی کەس ئەو کەسەیە کە سوود و نەفعی بۆ خەڵکی و بۆ کۆمەڵگەکەی هەبێ. تەنانەت بە یەکێک لە یارانی خۆی دەفەرمێت ئەگەر قیامەت بەرپا بوو واتە ڕۆژی قیامەت هاتە پێشەوە و تۆش خەریکی چاندنی نەمامێک و سەوزکردنی کۆمەڵگەکەت بووی ئەوە هیچ کاتێ ناومێد و مەیوز مەبە و لە ئەرکی ڕاستەقینەی خۆت بەردەوام بە و هەوڵی ئاوەدانکردنەوەی کۆمەڵگەکەت بکە. لەم بەرنامەیەدا باز لەوە دەکەین ئایا مرۆڤ چۆن دەبێت سوودگەیەنەر بێ بە خۆی و بە کۆمەڵگەکەی و بە چواردەورەکەی. ئەو هۆکار و ڕێکارانە چین کەوا دەکەن مرۆڤ هەمیشە سوودگەیەنەر بێ و نەچێتە ڕیزی زیانگەیەنەران بە خۆی و بە کۆمەڵگەکەی. لەم سەردەمەدا تا چەند مرۆڤەکان دەتوانن ببنە کەسێکی سوودبەخش و سوودگەیەنەر بە تەواوی کۆمەڵگە. ئەو بوارانە کامانن کە مرۆڤ دەتوانێت تێیاندا سوودگەیەنەر بێ. چۆن وا لەو مرۆڤانە بکەین کە هەمیشە زەرەرگەیەنەرن، هەمیشە زیان لێدەرن، هەمیشە کۆمەڵگە و خۆیان تووشی ناڕەحەتی چەرمەسەری دەکەن، چۆن وا لەم جۆرە مرۆڤانە بکرێکەوە بچنە سەر ڕێڕە و ڕێبازی سوودگەیاندن و ئاوەدانکردنەوەی زەوی. لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز دکتۆر خەیروڵڵا کاسکەیی بانخواز و زانای ئاینی کە ئەمڕۆ لە ستودیۆکانمان لە شاری هەولێرە و میوانی بەرنامەی باسوخواز دەبێن. دکتۆر گیان سڵاوی خوات لێبێ و زۆر سپاس بۆ ئامادەبوونت. سڵاوی خی گەورە لە جەنابت و سەرجەم بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام بێت. دکتۆر گیان پێم خۆشە هەر لەو پرسیارەوە دەست پێ بکەین کە باز لە سەرەتای دروستکردنی ئادەم دەکا خی گەورە بە جێنشین و ئاوەدانکەرەوەی زەوی وەسفی مرۆڤ دەکا. چۆن پێم خۆشە ئامانجی سەرەکی لە دروستکردنی مرۆڤ ئایا بریتی بۆ لە ئاوەدانکردنەوەی زەوی و جێنشێنێتیکردن بۆ خی گەورە کە بێگومان خی گەورەش هەمیشە خۆی پێی خۆشە ژیان و مرۆڤایەتی ئاوەدان و ئاسوودە و ئارام بن. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وأفضل الصلاة وأزكى التسليم على سيدنا وحبيبنا وقائدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. سەرەتا ڕێز و سوپاسم بۆ جەنابت و کەناڵی ئاسمانی پەیام و سەرجەم کارمەندە دڵسۆزەکانی کە ئەو دەرفەتیان بە ئێمەدا بۆ شەن و کەوکردنی ئەو باس و بابەتە کە بەڕاستی لە جێگای خۆیدایە تیشکێکی بخرێتە سەر بە تایبەتی لە ڕۆژگاری ئێستادا لە کۆمەلگای ئێستادا کە ئەنانیەت و خودپەرستی و خۆپەرستی بۆتە نەخۆشیەکی بەربڵاو و دەتوانین بڵین لە ناو کۆمەلگای موسڵماندا بڵاو بۆتەوە. سەرەتا دەربارەی پرسیارەکەی بەڕێستان کە جێگای خۆیەتی ئینسانی موسڵمان هەڵوێستەی لەسەر بکە بۆ وەڵامی ئەوەش بەڕاستی ئەگەر بێت و ئێمە تەماشای خودی قورئانی پیرۆز یان فەرمایشتەکانی پێغەمبەری خوا بکەین عەلەیهی سەڵات وەسەلام یاخود هەر ڕەوانەکردنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە گشتی هاتنی پەیامە ئاسمانیەکان بۆ سەرزەوی بە مەبەستی ئاراستەکردنی کۆمەلگا و تاکتاکی کۆمەلگا بووە
بۆ ئەوەی لە ژیاندا کەسانێکی سوودگەێنەر بن، کەسانێکی بەرهەمهێنەر بن، کەسانێک بن کە چ جای ئەوەی کە پێداویستیەکانی ژیانی خۆیان جێبەجێ دەکەن لە هەما کاتیشدا ببن بە دەستی خێر و چاکە، ببن بە مایەی هۆکاری سوودگەیاندن بۆ دەوروبەر، بۆ کۆمەلگا، بۆ ژینگە، بۆ هەموو ئەو ژینگە و ژیانی کە ژیانی تێدا بەسەر دەبن. بۆ ئەگەر تەماشا بکەین ئێمە کە پێمان دەڵێن موسڵمان یاخود خۆی لە خۆیدا وشەی موسڵمان واتای چییە؟ چ دەگەێنێت؟ چ مانایەکی هەیە؟ ئەگەر تەماشا بکەین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە پێناسەی موسڵمانێتی و بەڵێ بەڵێ وەک دیارە خوای گەورە لە سەرەتای دروستکردنی مرۆڤەوە کاتێکە مەلائیکەتەکان لە هۆکاری دروستبوونی ئادەم پرسیار لە خوای گەورە دەکەن، خوای گەورە بە یەکێک لە ئامانج و هۆکارە سەرەکیەکانی دروستکردنی مرۆڤی بۆەوە دگەڕاندوێتەوە کە بڕۆنە سەر زەوی و ببنە ئاوەدانکەرەوە و بیناکەری زەوی لەسەر زەویدا. هەمیشە ئیسلامی پیرۆزیش پێی خۆش بووە کە مرۆڤەکان سوودگەێنەر بن بە یەکتر، بۆیە پەیوەندیەکی کۆمەڵایەتی یا ڕێخستنێکی کۆمەڵایەتی هەمیشە یەکێک بووە لە ئامانجە سەرەکیەکانی ئیسلامی پیرۆز. بناغەی دانانی دەوڵەتی مەدەنیش لە شاری مەدینە لەلایەن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەمان هۆکار و ئامانجی سەرەکی بووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم برایەتی خستۆتە نێوان مهاجیر و ئەنسار، ئەمە بۆ سوودگەیاندن بووە بە یەکتر. ئەوە تا تەنانەت هەموو سەحابەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم توانیمیانە لەو باخات و خۆشگوزەرانی خۆیان بەتایبەت ئەنسارەکان مهاجیرە براکانیان بکەنە شەریک و هاوبەشی خۆیان. ئێمە چۆن لەم سەردەمەدا بتوانین ئەگەر زیان بەخش و زەرەردەن نەبین چۆن ببینە کەسێکی سوودگەێنەر. دەچینەوە لای بەڕێز دکتۆر خەیروڵڵا کاسکەی. دکتۆر گیان فەرموو طبعا لە گەڵەوەدا کە وەڵامی پرسیارەکەی جەناب زۆر تێنەگەیشتم بەس لە کۆتاییەکەیدا وەڵی برای بەڕێزم ئەوەی کە وا دەکا ئینسانی موسڵمان تەمانێ مەقسە لەسەرەوە دەکەین کەسێکی سوودگەێنەر بێ لە کۆمەلگادا کۆمەڵێک هۆکار هەیە، دەتوانین بڵین کۆمەڵێک پاڵنەر هەیە. یەکەمین پاڵنەر و یەکەمین وەک چۆن دەڵی دافیع بۆ ئینسان بۆ ئەوەی کە کەسێکی سوودگەێنەر بێ بە کۆمەلگا ئەوەیە ئیمان و پەیوەندی ئەو ئینسانە بەخوای تەعالاوە سوبحانەهو وتەعالا. بێگومان ئیمانە پاڵنەری ئینسانە بۆ ئەوەی کە هەمیشە و بەردەوام پێشەنگ بێ، پێشڕەو بێ لە ئەنجامدانی خێر و چاکەدا بۆ کۆمەلگا و هەروەها بۆ دەوروبەری. ئەگەر تەماشا بکەین لە قورئانی پیرۆزدا کاتێک کە خوای پەروەردگار سوبحانەهو وتەعالا باسی ئیمانمان بۆ دەکا، لەگەڵ ئیمان بۆمان باسی عەمەلی ساڵح دەکا، بۆمان باسی کردەوەی باشە دەکا. کەواتە ئیمانی کەسێک کامڵ نییە یاخود بڵین تەواو نییە ئەگەر بێت و کردارەکانی گەواهی بۆ نەدەن، ئەگەر بێت و کردارە باشەکانی نەبنە ئاوێنەیەک و ئیمانەکەی تێدا ڕنگ بداتەوە. بۆیە دەتوانین بڵین یەکەمین پاڵنەر بۆ ئەوەی کە ئینسانی موسڵمان کەسێکی سوودگەێنەر بێ بە کۆمەلگا ئەوەیە کە خاوەن ئیمانێکی بەهێز بێ. ئەگەر تەماشا بکەی ئەگەر هات و کاتێک کە ئینسانی موسڵمان لە ڕوانگەی ئیمانەکەیەوە تەماشا بکە، هەمیشە و بەردەوام ئەو ئیمانە یان بڵین خوای پەروەردگار کاتێک کە مرۆڤی موسڵمان بە ئیماندار حیساب دەکا و قبوڵ دەکا، هەموو ڕێگاکانی خراپەی لە بەردەم دادەخا و لە بەرامبەریشدا هەموو ڕێگاکانی چاکەی پێشان دەدا و ئامۆژگاری دەکا بەوەی کە هەمیشە و بەردەوام لە چاکەکردندا و لە سوودگەیاندندا بە دەوروبەر کەسێک بێ کە کەسێکی پێشەنگ و پێشڕەو بێ. بۆیە دەبینین ئەو فەرمایشتەی کە بەڕێزی شت خوێندەوە کاتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆمان باسی خەڵکی باش و ئینسانی باش دەکا، دەفەرمێ خەیڕ الناسی من نەفع الناس، باشترینی خەڵک ئەوەیە کە سوودی هەبێ بۆ خەڵک. کەواتە سوودگەیاندن بە موسڵمانان و سوودگەیاندن بە دەوروبەر و بە کۆمەلگا نیشانەی زیندوێتی ئیمانە لە دڵ و دەرونی ئینسانی موسڵماندا و نیشانەی بەهێزی ئیمانە، پاڵنەری ئینسانە بەهێزی ئیمانە بۆ ئەوەی کە ئینسان پاڵ بدا و هانی بدا
بۆ کاری باش و گفتاری شیرن. بۆیە ئین الذین ئامنوا وعملوا الصالحات چەندین ئاەتمان هەیە لە قورئانی پیرۆزدا کە خودای پەروەردگار سبحانه وتعالى ئامۆژگاری وهانی مسلمان دەدا کە ئیمانی هەیە بێگومان دەبێت کردداری باشی هەبێ. بۆیە بەروبوومی ئیمان کردداری باشە. ئیمانێک کامڵ و دامەزراوە کە کردداری باش و عملی ساڵح بەروبوومەکەی بێ. بۆیە گوتراوە ئیمان دارێکە بەروبوومەکەی بریتیە لە کردداری باش وەروە لە گفتاری شیرن. جا کردداری باش و گفتاری شیرنش بێگومان لە یەکشتدا کورت هەڵنایە یاخود بڵین لە یەکشتدا قەت هیچ نابێتەوە بەڵکو زۆر بوار و زۆر لایەنی هەیە. ئەگەر تەماشا بکەین لە ئیسلامدا ئیسلام نەک تەنها چاکەکردن و باشبوون لەگەڵ مرۆڤدا بە عیبادەت و بەتاعەت حیساب دەکا بەڵکو هەتا لەگەڵ ئاژەڵدا لەگەڵ ژینگەدا لەگەڵ دەوروبەردا لەگەڵ هەموو ئەوانە ئیسلام هانی مسلمان دەدا بەوەی کە کەسێک بێ سوودگەیەنەر بێت. بەڵێ پاشتر باز لە تەواوی ئەو بوارانەی تریش دەکەین کە چۆن مرۆڤ بەرامبەر بە ژینگە و ئاژەڵەکان و دار و درەخت و کۆمەڵشتی دیکە سوود بەخش بێ. پێم خۆشە باز لەو فەرمانە خوای و پێغەمەریە بکەین صلی الله علیه وسلم یام چۆن خوای گەورە و پێغەمەری خوا صلی الله علیه وسلم فەرمانیان بە مسلمانان کردووە کە هەمیشە سوودگەیەنەر بن و فەراغ و کەم و کورتیەکانی خەڵکی دیکە پڕ بکەنەوە. بەڵێ تەواو ئەگەر تەماشای قورئانی بەڵێ ئەگەر تەماشای قورئانی پیرۆز بکەین خوای پەروەردگار سبحانه وتعالى لە زۆرێک لە ئاەتەکانی قورئاندا هانی ئێمەی مسلمان دەدا بەوەی کە هەمیشە و بەردەوام خێر و چاکە ئەنجام بدەین. هەمیشە و بەردەوام لە ئەنجامدانی خێر و چاکە کەم تەرخەمی نەکەین. خوای گەورە لە قورئانی پیرۆزدا لە سوورەتی حەجدا لە ئاەتی 77 فعلی خەیر و کاری باشەی هاوتەریب کردووە لەگەڵ ڕکوع و سوجوددا کە ئەو ڕکوع و سوجودەی کە ئێمەی مسلمان ڕۆژانە نوێژەکانمان ئەنجام دەدەین خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا اركعوا واسجدوا واعبدوا ربكم وافعلوا الخير لعلكم تفلحون. تەماشا کە خوای پەروەردگار لەم ئاەتە قورئانیەدا کۆمەڵێک کاری گەورە و بەرزی بێکەوە بەسۆتەوە کۆمەڵێک ڕاستی و حەقیقەت یاخود بڵین کۆمەڵێک فەرمان و واجباتی ئینسانی مسلمانی لە ژیانی دنیادا باس کردووە. خوای پەروەردگار دەفەرمێ ئەی کەسانێک ئیمانتان هەیە ڕکوع بۆ خوا بەرن کورنوش بۆ خوا بەرن سەجدەی بۆ ببەن خوای گەورە بپەرستن لە پاشان وەفعلوا الخەیڕ کردداری باش ئەنجام بدەن خێر ئەنجام بدەن. خێر هەر ئەوە نییە بریتی بێ لە پارە بەخشینەوە بریتی بێ لە دەستگیرۆی کردنی فەقیر و هەژار. خێر کە وشەی خەیر لە ئیسلامدا وشەیەکی گشتگیرە وشەیەکی جامیعە هەموو ئەو چاکانە یاخود بڵێ هەموو ئەو ڕێگایانە دەگرێتەوە کە دەبێتە مایەی بەدەستێنانی ڕەزامەندی خوای پەروەردگار کە یەکێک لە وەجه و لە ڕێگایەکان بریتیە لە یارمەتیدانی خەڵکی هەژار و نەدار بریتیە لە ڕووکردنەوە لە قەوماوان. بەڵام خەیر کورد ناکرێتەوە تەنها لە سەدەقە و لە خێر و چاکەکردندا بەڵکو ئیماتەة الئەذى عن الطریق سەدەقە. هەموو ئەو شتانەی کە دەبنە مایەی سوودگەیاندن بە تاکتاکی کۆمەلگا سوودگەیاندن بە کۆمەلگا سوودگەیاندن بە ژینگە و ژیان هەر هەمووی دەچێتە بابی خێر و چاکەوە و هەر هەمووی مسلمان لەسەری مەئجورە و هەر هەمووی خوای پەروەردگار پاداشتی خێری دەداتەوە. بۆیە دەبینین خوای گەورە سبحانه وتعالى لەم ئاەتە قورئانیەدا ئەوەمان پێ دەڵێ کە ئەی مسلمان کە تۆ سەجدە دەبەی بۆ خوای تەعالا کە تۆ ڕکوع دەبەی بۆ خوای پەروەردگار کە تۆ خوای گەورە دەپەرستی دەبێ بەروبوومی ئەو ڕکوع و سوجدە و ئەو لاڵانەوە و کڕوزانەوەت لە بەرامبەر خوای پەروەردگاردا بریتی بێ لە کردداری باش. بۆیە دەبینین لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم کاتێکە باسییان کرد بۆ پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام و عەرزیان کرد ئەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام باسی ئافرەتێکیان کرد کە نوێژی زۆرە و عیبادەتی زۆرە و تاعەت و خێر و چاکەی زۆرە بەڵام ئەوەندە هەیە لكنها تؤذي جارها بەڵام ئەوەندە هەیە ئەزیەتی جیرانی دەدا. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فەرمووی هي في النار ئەو ئافرەتە دەچێت بۆ دۆزەخ بەهۆی یەک کردداری خراپی کە زیان گەیاندنە بە دراوسێ و بە جیرانی چ جای ئەوەی کە خێر و چاکەی هەیە نوێژ و تاعەتی هەیە. و باسی ئافرەتێکی تریان کرد کە وتیانەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ئەو ئافرەتە
نوێژ دەکا بەڵام خێر و چاکەی زۆر نییە بەڵام ئەوەندە هەیە لەگەڵ جیرانی باشە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی هیە فی الجەنەتی ئەوە دەچێتە بەهەشتەوە بۆ چونکە ئیمان هەروەکو لە سەرەتادا باسمان کرد ئەوەی کە لە ئیمانەوە سەرچاوە دەگرێ و بەرووبوومی ئیمان و بڕوابوون بە خوای میهرەبان سوبحانەهو وتەعالا بریتیە لە کرداری باش و لە گفتاری شیرن بۆیە ئەگەر تەماشاش بکەی لە قورئانی پیرۆزدا لە بەشێکی تری ئاەتەکاندا کە ئێمە ئەو دەرفەتە نییە هەر هەموو ئاەتەکان بخوێنینەوە ئەو ئاەتەمان وەکو نمونەیەک هێناوە لە سونەتی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمایشتەکانی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام چ ئەو سونەتانەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەخۆی ئەنجامی دابن چونکە معلومی بەڕێستانە سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام تەنها یەک لایەن ناگرێتەوە کردارە گفتارە تەقریری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چ فەرمایشتەکانی پێغەمبەری خوا واتە گفتارە شیرنەکانی پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم و چه ئەوانش کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە کردار بەخۆی ئەنجامی داون یان ئەوانەی تەقریری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چەندین نمونەی حاشا هەڵنەگر هەیە لەوەی کە دەبێ موسڵمان سودگێنەر بێ دەبێ موسڵمان خەیر الناسی ئەنفعهم للناس بۆیە دەبینین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمایشتێکدا کۆمەڵێک خێر و چاکەمان بۆ باز دەکا بۆ ئەوەی ئێمەی موسڵمان پێش بڕکەی تێدا بکەین پێغەمبەری نازدار دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام إن أحب الأعمال إلى الله سرور تدخله على مؤمن تكشف عنه كربا أو تقضي عنه دينا أو تطرد عنه جوعا پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام باشترین خێر باشترین چاکە بریتیە لەو خۆشیەی کە ئینسان دەیخاتە دڵی موسڵمانێکەوە بە چدا تەنها بە یەک لایەن نا بەڵکو بە کۆمەڵێک ڕێگا بە کۆمەڵێک لایەن کە دەتوانی ئینسان سود بە بەرامبەر بگێنێ بەوەی کە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام ناخۆشیەکی لە ڕێگا لادەی تووشی بەڵام مشکلەیەک بووە مادام براتە لە دیندا مادام مرۆڤە لە ئینسانیەتدا و لەوەدا یەک دەگرنەوە هەمیشە و بەردەوام دەبێت تۆ ئەو ڕێگایە بگریە بەرکە ناخۆشی و ناڕەحەتی لە ڕێگای موسڵمانان و لە ڕێگای خەڵک لا بدەی دووەمین پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام یان قەرزی بۆ بدەیەوە کەسێک قەرزدارە نەدارە خوای پەروەردگار ماڵ و سەرۆت و سامانێکی بە تۆ داوە هەوڵ بدە قەرزەکەی بۆ بدەیەوە جا چ ئەوەی کە بە سەدەقە و بە خێر بۆی جێبەجێ بکەی چ جای ئەوەی کە لە جیاتی ئەوەی کە خوای گەورە ماڵ و سەرۆت و سامانێکی بە تۆ بەخشیوە بۆی بەبەر زەکات دەخەی یان زەکاتی پێدەدەی بۆی ئەو قەرزەی بۆ دەفع بکەی یانەوەتانێ پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام ئەو تەطرد عنه جوعا یان برسیەتێکی لە ڕێگا لا دەدەی کە بەڕاستی ئەمانە هەموو ڕێگای خێرن هەمووی ڕێگای باشەنە بۆیە پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر بێت و ئەمن لە ئەنجامدانی کاری برایەکی موسڵمان جێبەجێکردنی پێداویستێکی موسڵماندا بڕۆم و بگەڕێم و ماندوو بم پێم باشترە لەوەی کە 2 مانگ لە مزگەوتی خۆمی ئەعتیکاف بکەم ئەوەش ئەوەمان پێدەبەخشێ کە خێرکردن و چاکەکردن و خوا لە خۆڕازیکردن تەنها بە مزگەوت ناکرێت ڕاستە مزگەوت دەروازەیە ڕاستە مزگەوت بڵینگۆیە ڕاستە مزگەوت وێزگەیە بۆ بەدەستێنانی ڕەزامەندی خوای پەروەردگار بەڵام لە هەمان کاتیشدا ڕێگای تریشەیە دەرگای تریشەیە شوێنی تریشەیە بۆی خوای پەروەردگار لە ئینسان ڕازی بێ و ڕەزامەندی خوای پەروەردگار لە ژیانی ڕۆژانەی خۆماندا دەست بخەین ئەمە چەندین نمونەی ترمان هەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمایشتەکانی خۆیدا ئامۆژگاری ئێمەی موسڵمانی کردووە کە ئێمەی موسڵمان هەمیشە و بەردەوام لە بەرامبەر موسڵماناندا سودگێنەر بین و هەمیشە و بەردەوام بەو جۆرە بژیین کە بەرژەوەندی خۆمان پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام ئیمانتان تەواو نابێت تا ئەوەی کە بۆ برای بۆ خۆتان پێتان خۆشە بۆ برای موسڵمانی خۆشتان پێتان خۆش نەبێ ئەم فەرمایشتەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کۆتایی بەو ئەنانیەت و خۆپەرستی و ئەو ئی خۆم بۆ خۆم ئی تۆش دەخۆم دێنێ بەڕاستی بەداخەوە ئەگەر بێت و ئێمەی موسڵمان ئەمڕۆ لە کۆمەلگادا ئەو فەرمایشتەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بکەینە پێوەرێک بۆ مامەڵەکردن لەگەڵ یەکتر بێگومان دەتوانین مامەڵەیەکی تەندروست بکەین کە ڕەزامەندی خوای پەروەردگاری تێدا دەست بخەین و دەتوانین کە
مسلمانان بەختەوەر بکەین و دەتوانین کە دڵخۆشی بە مسلمانان ببەخشین تەبەسسوموکە فی وەجهی ئەخیکە سەدەقە کە هیچی تێناچێ بە زەردەخەنە بەرامبەر بە برای مسلمانی خۆت کە یەکێکە لە ڕێگاکانی خێر و چاکە و یەکێکە لەو ڕێگایانەی کە خوای پەروەردگار لە ئینسان ڕازی دەبێت کەواتە بە هەموو ئەو منظومە گەورەی کە پێی دەڵێن ئیسلام هەر هەمووی هانی ئینسانی مسلمان دەدا بانکێشتی دەکا بۆ ئەوەی کە خێر و چاکەکردن هەموو ڕێگایەکی هەیە هەموو دەرگایەکی هەیە کورت هەڵ نەهاتووە تەنها لە یەک شتدا و لە یەک چاکەدا و لە یەک خێر و پاداشدا. زۆر باشە دکتۆر یانکەواتە دەتوانین بڵین سوودگەیاندن بە خەڵک پڕکردنەوەی کەم و کورتیەکانی خەڵک دابینکردنی پێداویستەکانی خەڵک ئەمەش جۆرێکە لە جۆرەکانی عیبادەت و بەدەزێنانی ڕەزامەندی و پاداشتی خوایی. بەڵێ بەڵێ بێگومان ینی جێبەجێکردنی پێداویستیەکانی خەڵک ئەمەش جۆرێکە لە عیبادەت جۆرێکە لە تاعەت و عیبادەت جۆرێکە لە نزیکبوونەوە لە خوای پەروەردگار بۆیە دەبینی زۆر جاری وهەیە مامۆستا ڕیاز دەبینی جاری وهەیە چاکەیەک لەسەر من بەرامبەر کەسێک لەسەر ئەو بەرامبەر من پێویستە کە هیچی تێناچێ کە تەنها قسەیەکی خێرە لەوانەیە بەوەی کە تۆ قسەیەکی خێر و چاکە بۆ برایەکی مسلمان بکەی بەهۆی ئەو قسەیەوە بەهۆی ئەو گفتارەی تۆوە بەهۆی ئەو بەرچاوڕوونیەی تۆوە ئەو ئینسانە لە بەڵاو موسیبەتێک بپارێزێ بەهۆی ئەوەوە ئەو ئینسانە تووشی خێر و چاکەیەکی زۆر بێ بۆیە دەکرێت بڵین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وەکو بنەمای چاکبوون لەگەڵ خەڵکدا الکەلیمەت الطەیبەت سەدەقە وا فێرمان دەکا کە قسەی شیرن قسەی باش لەگەڵ مسلمان لەگەڵ ئیمانداران لەگەڵ بڕواداران جۆرێکە لە خێرکردن کە پارەت نییە بیدەی بە هەژار و فەقیر و نەدار و لێ قەوما و خۆ دەکرێت دوو قسەی خێریان بۆ بکەی دەکرێت دوو قسەی خۆشیان بۆ بکەی کە هیچی تێناچێ تەنها ئەوە نەبێ کە بەرامبەرەکەی دڵخۆش دەکا و هەروەها بەرامبەرەکەی ئاسوودە دەکا و لە هەمان کاتیشدا تۆش دەکاتە خاوەن پاداشت و خێرێکی نەبراوە بۆیە گەر تەماشا بکەین پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام سەحابەکانی وا پەروەردەکردبوون و قوتابیەکانی خۆی وا پەروەردەکردبوون لەسەر ئەوەی کە سوودیان هەبێ بۆ خەڵک لەسەر ئەوەی کە بەو جۆرە تەماشای ئیش و کاری خەڵک بکەن وەکو ئەوەی کە ئیش و کاری خۆیان بێت نەک بە پێچەوانەوە کە تەنها من بەخۆم ئیشم تەواو بێ و تەنها بەخۆم چاکم و تەنها بەخۆم ڕێکبم و پێداویستیەکانی ژیانی خۆم جێبەجێ بێ بەڵام خەڵک نەیبێ ئەوە تا پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام والله لا يؤمن والله لا يؤمن والله لا يؤمن سێ جار فەرمووی والله ئیمانی نییە والله ئیمانی نییە والله ئیمانی نییە وتیان کێ ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی من بات شەبعانە وجاره جائع فەرمووی کەسێک بەخۆی بە تێری بنوێ بەڵام جیرانەکەی بە برسیەتی بنوێ بە برسیەتی بەیانی سەر بکاتەوە ئەمە مانای ئەوەیە کە ئێمەی مسلمان ئێمەی شوێنکەوتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەبێ هەمیشە و بەردەوام چاکە و خێرمان بوێ بۆ مسلمانان و لە ئەنجامدانی خێر و چاکەدا لە ئەنجامدانی جێبەجێکردنی پێداویستی مسلماناندا درێغی نەکەین و کەمتەرخەمی نەکەین چونکە بەهۆی ئەوەوە خوای پەروەردگار لێمان ڕازی دەبێ بەهۆی ئەوەوە ئێمە دەتوانین ئەو ئیمانەی کە بانگەوازی بۆ دەکەین و کە داوای دەکەین بیکەینە بەڵگە بە کردارە باشەکانمان بکەینە بەڵگە بۆ ئەو ئیمان و بۆ ئەو تاعەت و عیبادەتەی کە هەمانە بۆیە دەبینین لە سەردەمی کەسێکی وەکو یعنی چەندین نمونەی ئەوەمان هەیە لە سیرەتی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام و لە سیرەت و لە ژیانی سەحابە بەڕێزەکاندا و لە ژیان و سیرەتی کەڵەپیاوان و زانایانی ئیسلام کە بەڵگە و شاهیدن بەوەی کە بەڵێ مسلمان کەسێکی سودگێنەرە نەک کەسێکی زیان گەێنەر بێ نەک کەسێک بێ خەڵک لی بێزار بێ نەک کەسێک بێ خەڵک کەیفی بەچارەنێ بەڵکو کەسێک بێ وەکو پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام المؤمن كالغيث أينما وقع نفع مسلمان وەکو بارانە
لە هەر شوێنێک مسلمان هەبێ نمونەی بارانە، خێر و چاکەی هەیە، سوودی هەیە بۆ کۆمەلگا، سوودی هەیە بۆ دەوروبەر. چۆن باران خوای پەروەردگار باسی دەکا بە مایەی زیندووکردنەوەی سەرزەوی، بە مایەی خۆشحاڵکردنی خەڵک، بە ڕەحمەت باسی دەکا. وهو الذي ينزل الغيث من بعد ما قنطوا وينشر رحمته. برحمت خواهي گەورە باسی باران دەکا. بە هەمان شێوە پێغەمبەریش عليه الصلاة والسلام بەڕەحمەت باسی مسلمان دەکا بەوەی کە هەر شوێنێک مسلمانێکی تێدا بێ نمونەی بارانە. ئەو مسلمانە چەندە ئەو بارانە سوود و کەڵکی هەیە، قازانجی هەیە بۆ ژینگە و ژیان و کۆمەلگا، ئەو مسلمانش قازانج و سوودی دەبێ. چۆن باران زەوی وشک بوو زیندوو دەکاتەوە، بە هەمان شێوە مسلمانیش ئەو فەرمایشتەی کە تۆ لە سەرەتای بەرنامەکەدا خوێنتەوە، ئیذا قامت القیامة وفي يد أحدكم فسيلة فليزرعها. پێغەمبەری خوا دەفەرمێ عليه الصلاة والسلام ئەگەر قیامەت هات لە دەستی ئێوەدا شتڵە نەمامێک هەبوو بابی چێنێ. ئەوە مانای ئەوەیە کە مسلمان هەمیشە و بەردەوام دەبێت سەرزەوی زیندوو بکاتەوە، ئاوەدانی بکاتەوە، ژینگەی وڵات بپارێزێ، قازانج و هەروەها خێری هەبێ بۆ کۆمەلگا، بۆ دەوروبەر و بۆ مسلمانان، چ لەسەر ئاستی تاگوەر چ لەسەر ئاستی کۆمەلگادا. دکتۆریان، ئیسلامی پیرۆز ئەو ڕێکار و ڕێوشوێنانە کامانن کە بۆ گۆڕینی مرۆڤە خراپەکان بەرەو مرۆڤێکی سوودگەێنەر دەیانگرێتە بەر. وەک دەبینین عەرەب بەر لە ئیسلام گەلی ڕاو و ڕوت و دزی و جەردەیی و ماڵی یەکتر بە ناحەق خواردن بوون. بەڵام سیرەکەی ئیسلامی پیرۆز پێغەمبەر صلی الله علیه وسلم بە شێوازێدایان دەڕێژێتەوە کە پیاوانێکی بەڕێزی وەکو ئیمامی ئەبوبەکر و ئیمامی عومەر و ئیمامی عوسمان و سەدان سەحابی تر ئامادەن هەرچی شتێکیان هەیە بۆ خزمەت و سوودی کۆمەلگەکەی خۆیان دابینی بکەن، لە کڕینەوەی کۆیلە و ئازادکردنیان، لە کڕینی بیرە ئاوەکان و لە دابینکردنی جەنگ و فتوحات و غەزاکانی ئیسلامدا. بەڵێ خۆی لە خۆیدا مامۆسای بەڕێز ئەگەر تەماشا بکەین، تەماشای قورئانی پیرۆز بکەین و تەماشای فەرمایشتەکانی پێغەمبەر بکەین عليه الصلاة والسلام، دەتوانین بڵین ئەو ڕێگایەنەمان دەست دەکەوێت بەوەی کە مسلمان وا لێ دەکا هەمیشە و بەردەوام کاروباری مسلمانان جێبەجێ بکاوە، هەمیشە و بەردەوام وەک چۆن دەڵێ پێشەنگ بێ لەوەی کە وەڵامی داخوازی خەڵک بداتەوە. تەماشاکە ئیسلامی ئێمە، دینی ئێمە چەند جوانە، نیزام و بەرنامە و سیستەمی داناوە بۆ سەرتاپای لایەنەکانی ژیان. بێگومان ئەو نیزام و ئەو سیستەم و ئەو پێکەوە ژیان و یاخود بڵین ئەو بەرژەوەندی پاراستنەی کە لە ئیسلامدا هەیە کە ئیسلام باسی دەکا کە بەداخەوە جێبەجێ ناکرێ، ئەگەر بێت و جێبەجێ بکرێ وەڵڵاهی کۆمەلگای مسلمان دەبێتە کۆمەلگایەکی نمونە. کۆمەلگای مسلمان دەبێتە کۆمەلگایەک کە خەڵک چاوی لێ بکە، خەڵک وای بۆ بڕوانێ کە سود لەو ئەزمون و لەو تاقیکردنەوەی وەربگرێ. تەماشاکە لە سەردەمی پێغەمبەردا عليه الصلاة والسلام دەبینی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بە جۆرێک سەحابە بەڕێزەکانی پەروەردە کرده بوو، بە جۆرێک وانەی عەمەلی نەک تەنها گفتاری. گرفتی ئێمە تەنها قسەمان هەیە مامۆسای بەڕێز، خۆزگە ئەوەندەی کە ئێمەی مسلمان قسە و گفتارمان هەیە، چارێکی ئەوەندە کردارمان هەبایە وەڵڵاهی حاڵی ئێستای ئێمەی مسلمان بەرامبەر مسلمانان وانە دەبوو، حاڵی ئێمەی مسلمان بەرامبەر مسلمانان وانە دەبوو، حاڵی مسلمانانیش بەرامبەر ئێمە وانە دەبوو. بۆیە پێغەمبەری خوا دەفەرمێ عليه الصلاة والسلام خوای پەروەردگار لە یارمەتیدانی برای مسلماندایە، لە یارمەتیدانی مسلماناندایە مادام ئەو لە یارمەتیدانی خەڵکدا بێ. کەواتە یەکێک لەو ڕێگایانە ئەوەیە کە تۆ دەتەوێ خۆت بەختەوەرکەی و پێداویستەکانی ژیانی خۆت جێبەجێکەی و خێر و چاکەت بۆ خۆت بوێ، ئیسلام لەوەدا دەیبینێتەوە کە بۆ بەرامبەری شت بوێ، بۆ خەڵکی شت بوێ، نەک تەنها خێر و چاکە ئەوە بێکە بۆ خۆت هەتا و بۆ خۆتی دەسەبەر بکەی، بەڵکو نەخێر. ئەوەتانێ ئەو فەرمایشتەی کە لە سەرەتادا خوێنمانەوە پێغەمبەری خوا دەفەرمێ عليه الصلاة والسلام ئیمانتان تەواو نابێ هەتا ئەوەی بۆ خۆتان پێتان خۆشە بۆ برای مسلمانی خۆشتان پێتان خۆش نەبێ. کەسێکی وەکو ئەبوو دەردا ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بێ کە تابعیەک بوو واتە سەحابەی پێغەمبەری خوای بینی وصلی الله عليه وسلم و ڕەزای خوش لەو بێ، ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەش لە سەحابەکان بێ، دەفەرمێ لە تەمەنی 90 ساڵیدا تەماشاکە ئیسلام ئەوەی دەوێ، ئیسلام بەو جۆرە دەوێ مسلمان پەروەردە بێ.
پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام کەسێک دارێک بڕوێنێ دارێکی بەر بڕوێنێ ئەو دارە تەیرێک لی بخوا لی بدزرێ و هەروەها کەسێک بە خێر و چاکە لی بخوا هەر هەموو سەدەقە و چاکەیە بۆ ئەو کەسەی کە ناشتوویەتی. ئەبوو دەردا ئەو دارەی ناشت ئەو دارخورمایەی ناشت پێیان گوت باشە تۆ عومرت ئەوەندەیە و لە بەرووبوومی ئەو دارخورمایە ناخۆی. لە وەڵامدا جوابێکی زۆر جوانی دایەوە کە دەکرێت ئێمە ئەو جوابە ئەو وەڵامەی ئەبوو دەردا وەربگرین و لە ژیانی ڕۆژانەی خۆماندا جێبەجێ بکەین. فەرمووی دەمەوێ ثەوابەکەی بۆ من بێ بە ثەمەڕەکەی بۆ غەیری من بێ. سوبحان الله. تەماشاکە ئەو دینە ئەو ئیسلامە چەندە جوانە چەندە تاکەکانی پەروەردە دەکات لەسەر ئەوەی کە بەرژەوەندی مسلمانان بەرژەوەندی خەڵک بەرژەوەندی کۆمەلگا لە پێش چاو بگرن و وەکو چۆن ئەبوو دەردا دەفەرمێ بە خێر و چاکەکەی بۆ دوای من بێ بۆ من بێ بەڵام ثەمەرە و بەرووبوومەکەی بۆ غەیری من بێ. ئیسلام ئەو خەڵکە پەروەردە دەکا. ئیسلام بەو جۆرە مامەڵە لەگەڵ مسلمانان دەکاوە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام و ئایەتەکانی قورئان بەم جۆرە ئاراستەی کۆمەلگای مسلمان دەکەن بەوەی کە کەسێکی سوودگەیەنەر بن نەک بە پێچەوانە کەسێکی زیانگەیەنەر بن بە مسلمانان و بە کۆمەلگای مسلمان. زۆر باشە دکتۆر گیان ئیسلامی پیرۆز و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێک غەزایەکی ناردووە یا سریەیەکی ناردووە هەمیشە فەرمانی پێ کردوون کە بەرامبەر بە ژینگە بەرامبەر بە کانیاوەکان بەرامبەر بە داری بەردار بەرامبەر بە ئەشکەوت و شوێنە گشتیەکان دەست پارێز بن و کاولکار و ڕووخێنەر و وەکو ئەڵێ شتێک دەرمەبن. تەناوە بەرامبەر بە گیاندارانیش دوو نمونەمان هەیە ڕزگارکردنی سەگێک لە تینوێتی و ئازاردانی پشیلەیەک و بەندکردنی لەلایەن ئافرەتێکەوە ئەمانە سزای سەخت و قورسیان بۆ هەیە. پێم خۆشە باز لە مرۆڤێک بکەین کە سوودگەیەنەر هەم بەرامبەر بە جیهانی ئاژەڵەکان هەم بەرامبەر بە جیهانی سەوزایی و سروشت و ژینگەی دەوروبەری. چۆن مرۆڤ بەرامبەر بە ئەم دوو پێدراوە بەرامبەر ئەم دوو نیعمەتەی خوای گەورەکە ژیانی مرۆڤیان ڕازاندۆتەوە پێداویستەکانی مرۆڤ و هەوای ئاسوودەی مرۆڤ دابینەکان چۆن مرۆڤ سوودگەیەنەر و ئاوەدانکەرەوەی ئەم دوو بوارە بێ. بەڵێ طبعا لە سەرەتادا ئەو فەرمایشتانەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە هانمان دەدەن بۆ ئەوەی کە ئێمەی مسلمان چاکە خواز بین چاکەکار بین لە ژیاندا نەک تەنها لەگەڵ ئینسان وەکو جەنابەت فەرموود بەڵکو لەگەڵ ئاژەڵان لەگەڵ گیانداراندا. بۆیە دەبینین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆمان باسی ئافرەتێک دەکا لە فەرمایشتی صحیحدا دەفەرمێ دخلت امرأة النار في هرة حبستها ومنعتها أن تأكل من خشاش الأرض. ولا فرمایشتی تردا بجوري ترهات ولا روايتي تردا پیغمبری خوا دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام ئافرەتێک چۆن جەهەنەمەوە چۆن ئاگری دۆزەقەوە بەهۆی ئەوەی کە پشیلەیەکی ئەزیەتدا کە ڕێگای گر لەو پشیلەیە کە بگەڕێ بسوڕێ لەوەی کە خواردن بۆ خۆی پەیدا بکا و زاد و زەخیرەیەک بۆ خۆی پەیدا بکە ئەو پشیلەیە حەبس کرد و تا مرد و بەهۆی ئەوەوە چۆ ناو ئاگری دۆزەخەوە کە ئەمە خۆی لە خۆیدا ئەوەمان پێ دەڵێ کە مسلمان نەک تەنها نابێ سوودی هەبێ بۆ مرۆڤ بەڵکو دەبێ قازانجی هەبێ بۆ غەیری مرۆڤیش بۆ غەیری ئینسانیش نەک تەنها بۆ مسلمان بەڵکو بۆ غەیری مسلمان. بۆیە دەبینین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە کاتێکدا کە کەسێکی بێباوەڕ دەمرێ جوولەکەیەک بە تەنشتی دادێ و جەنازەکەیەتی و لەبەری هەڵدەستێ دەڵێن ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام خۆ ئەو بێباوەڕە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دوو ڕیوایەتی هەیە بۆ وەڵامی ئەوە. یەکێکیان دەفەرمێ ئەوە لەیسەت نەفسەن ئایا ئەوە نەفس نەبوو تەماشاکە واتە چاکەکردن لەگەڵ نەفسدا مسلمان بێ یا غەیرە مسلمان بێ پێویستە و دووەمینیش ڕێزگرتن لە نەفس لە مرۆڤ ئەگەر مسلمان بێ و غەیرە مسلمانیش بێ هەر کارێکی باشە و ڕەوایە و خێر و چاکەیە. و دووەمیشان پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام نەفس تەفەلەتت من یەدی واتە نەفسێک لە دەستە من خۆی پچڕاند و چۆن ناو ئاگری دۆزەخەوە کە پێویست بوو حەق بوو ئەو نەفسە لەگەڵ ئێمەدا بێ بۆ ناو بەهەشتی خوای پەروەردگار لەگەڵ ئێمەدا بێ تاموچێژی نیعمەتەکانی خوا بکا لە ناو بەهەشتدا. کەواتە کەسی مسلمان بابای مسلمان دەبێ ئەم ژیانەی خۆی بکا بە بەهەشتۆکەیەک بکاتە مایەی بەهەشتێک بۆ ئەوەی کە بەهەشتی نەبراوەی خوای پەروەردگاری دەست بخا بەوەی کە هەمیشە و بەردەوام چاوی لە خێر بێ چاوی لە ئەنجامدانی خێر و چاکە بێ. و لە هەما کاتیشدا کە وەکو جەنابەت فەرموود پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ
ئافرەتێکی خراپەکار بەهۆی ئەوەی کە ئاویدا حاشای بیسەر و بینەری بەڕێز ئاویدا سەگێکی تین و چۆ بەهەشتەوە کە خۆی لە خۆیدا ئەمەش دەرسێکە بەوەی کە مسلمان کە دەڵێی مسلمان کە دەڵێی ئیماندار کە دەڵێی بڕوادار واتە سوود گەیاندن واتە قازانج گەیاندن واتە لابردنی زەحمەت واتە بوون بە ڕەحمەت واتە بوون بە مایەی خۆشگوزەرانی خەڵک واتە خۆش حاڵکردنی کۆمەلگا واتە بزە و خەندە گێڕانەوە بۆ سەر لێوە پڕ لە غەم و خەفەتەکان واتە دڵخۆشکردنی ئەو دڵانەی کە بڕن لە غەم و خەفەت ئیسلامی ئێمە بەو جۆرە و بەو شێوازە و پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وەسەلام بەو جۆرە ئاراسەمان دەکا بەوەی کە ئێمەی موسڵمان هەمیشە و بەردەوام عامیلی خێر بین هەمیشە و بەردەوام هۆکار بین بۆ سوودگەیاندن بە موسڵمانان و سوودگەیاندن بە دەوروبەری خۆمان بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وەکو هاندانێک بۆ ئێمەی موسڵمان بەوەی کە ئێمەی موسڵمان هەمیشە و بەردەوام چاومان لە خێر بێ دەفەرمێ صەنائع المەعروفی تەقی مەصارع السوء واتە ئەنجامدانی کردەوەی باش صەنائعی مەعروف هەموو شتێک دەگرێتەوە المەعروف چاکەکردن هۆکارە بۆ ئەوەی کە ئینسان لە خراپە ڕزگاری بێ بۆ ئەوەی کە ئینسان لە بەڵاو موسیبەتی لابەلا دەربازیان بێ بۆیە دەبینین کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆمان باسی ئەوە دەکا کە خێر و چاکەکردن لەگەڵ موسڵماناندا دەبێتە هۆکاری ئەوەی کە بەڵاو موسیبەتیان لەسەر لا بدا لەوانەیە تۆ بەهۆی ئەوەی کە یارمەتی کەسێکت دابێ کار ئاسانیت بۆ موسڵمانێک کردبێ قسەیەکی خۆشت لەگەڵ ئیماندارێک کردبێ تەنها بەهۆی ئەوەوە خوای پەروەردگار سوبحانەهو وتەعالا لە بەڵاو موسیبەتێکی گەورەی لادابی کە تۆ هەر هەستیشی پێ ناکەی لەوانەیە هەر نەشت زانی بێ یان زۆر جاری وهەیە بە نمونەیەک باز بکەین دەبینی کەسێک تووشی حادیسەیەکی سیارە دەبێت کە یەکێک لە دەردەکوشندەکانی ڕۆژگاری ئێستا کارەساتی ئۆتۆمبیلە زۆر جاری وهەیە دەبینی کەسێک تووشی حادیسەیەکی سیارە دەبێت دەبینی سیارەکەی زۆر خراپ بووە و زۆر تێکچووە و زۆر زیانی بەرکەوتووە بەڵام دەبینی بەخۆی کە سەیاق بووە یان سەرنشین بووە لەگەڵ ئەو شۆفێرە سوار بووە دەبینی بەخۆی سەلامەت و تەندروست و وەزعی باشە بڕێک سەر و گوێلاکی شکاوە بەڵام بەو جۆرە نییە وەڵاهی دوور نییە ئەوە خێرێک بێ چاکەیەک بێ ڕێگا پێشاندانی موسڵمانێک بێ کە ڕۆژێک لە ڕۆژەکان پێش ئەوەی کە تووشی ئەو بەڵام موسیبەتە بێ ئەنجامی دابێ بۆیە دەبینین دەتوانین بڵێین ئەو هۆکارانەی کە ئیسلام و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام و خوای پەروەردگار وا لە موسڵمان دەکا بەوەی کە هەمیشە و بەردەوام کەسێکی سوودگێنەر بێ بۆ کۆمەلگا ئەوەیە کە یەکەم شت تەماشای ڕەزامەندی خوای پەروەردگار دەکا کە ڕەزامەندی خوا لەوەدایە کە ئیشی موسڵمانان جێبەجێ بکەی الله في عون العبد ما دام العبد في عون أخيه وهۆکارێکی تریژ ئەوەیە کە خوای پەروەردگار تەوفیقی ئینسانی موسڵمان بەو ئەندازەیە دەدا کە خێر و چاکەی دەوێ بۆ موسڵمانان و بۆ کۆمەلگا و بۆ دەوروبەر بۆیە خەیر الناس من نفع الناس وەکو پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام باشترینی خەڵک ئەوەیە سوود و کەڵک و قازانجی هەبێ بۆ موسڵمانان و بۆ کۆمەلگا و هەروەها بۆ سەرجەم مەخلوقات و دروستکراوەکانی خوای پەروەردگار بە ژینگەوە بە دار و بەردەوە بە ڕێگا و بانەوە ئیماتەة الئەذا عن الطەریقی سەدەقە پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام لادانی شتێکی ناڕێک لەسەر جادەیەک بەردێکە شوشەیەکە کە لەوانەیە سیارەیەک ئۆتۆمبیلێک بەو جادەیەدا بڕوە شوشەیەکی لێیە بەردێکی لێیە تاکەی پەنچەر ببێ تووشی حادیسەیەکی سیارە ببێ کە تۆ ئەو بەردەت لادا کە تۆ ئەو شتە زیان بەخشت لادا ئەو ئۆتۆمبیلە سەلامەت دەبێ ئەوە سەدەقەیەکت کردووە کە لەوانەیە ئەو سەدەقەیە بە زۆر سەدەقە بۆت حساب ببێ چونکە دەبێتە هۆکاری ئەوەی کە ئەو سیارە ئەو ئۆتۆمبیلە لە زیان و زەرەر وە سەرنشینەکانی لە زیان و زەرەر دەپارێزی بۆیە پانتایی خێر و چاکەکردن و یارمەتیدانی خەڵک لە ئیسلامدا وشەی خێر وشەیەکی گشتگیرە وشەیەکی زۆر فراوانە سەر تاپای لایەنەکانی ژیان دەگرێتەوە چ لەگەڵ ئینساندا چ لەگەڵ غەیرە ئینساندا چ لەگەڵ موسڵماندا چ لەگەڵ ئاژەڵدا چ لەگەڵ گیانداردا لەگەڵ ژینگەدا کە دەبێ هەمیشە و بەردەوام ئینسان هەوڵ بدا ژینگەی جوان بکە هەمیشە و بەردەوام هەوڵ بدا کە ببێتە مایەی سوودگەیاندن بە خەڵک و بە موسڵمانان دکتۆر گیان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ باشترین پارویە کە مرۆڤ بیدا یان ئەوەیە کە بیداتە دەم یان بیکا بە دەمی خاو خێزانی خۆیەوە یا دەفەرمێەوە بۆ
عائلێ و کەسوکاری خۆتان باش بن وەکو چۆن من لە هەموو کتان باشترم بۆ خێزانەکانی خۆم. سوودگەیاندن بە مرۆڤ ئێمە باسمان لەوە کرد کە بۆ خەڵکێکی نەناسراو تەنانەت بۆ ئاژەڵ و ژینگە و پشیلە هێندە خێر و پاداشتی هەبێ کەواتە بێ بۆ دایک و باوک و خێزان و منداڵەکانی خۆمان ئەولاتر و چەند قاتر پاداشت و گەورەی هەبێ. چۆن مرۆڤ بەر لە هەموو کەس هەوڵ بدا لە نێو ماڵی خۆیەوە سوودگەێنەر بێ بۆ خێزان بۆ مێردەکەی هەردووکیان بۆ منداڵەکانیان بۆ دراوسەکانیان پاشان وردە اینجا وەکۆڵێ بتەنرێتەوە بڕوا بەرە و لایەن و شوێنەکانی تری کۆمەڵگە. بەڵێ بێگومان تەبەن کە باسی خێر و چاکە دەکەین ئینسان لە سەرەتاوە لە خۆیەوە دەست پێ بکە. یەکەمین شت خێر و چاکەی بۆ خۆی بێ هەتا کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆمان باسی دوعا دەکات دەفەرمێ دوعا بۆ خۆت بکە ئەنجا بۆ غەیری خۆت بکە. یەکەم هەوڵ بدە دەبێ ئینسان هەوڵ بدە خێر و چاکەکردن چ جایەوەی کە بۆ خۆی ئەنجامی دەدا بۆ کۆمەڵگا و هەروەها بۆ خاو خێزان بۆ دایک و باوک کە یەکێک لە خێرە هەرە گەورەکان چاکردنە لەگەڵ دایک و باوکدا چاکەکردنە جوان مامەڵەکردنە لەگەڵ یان ڕێزگرتنیانە دەرنەچوونە لە قسەیان لە شتێکدا کە پێچەوانەی شەرعی خوا و پەیامی پێغەمبەری خوا نییە صلی الله عليه وسلم. بۆیە بەڕاستی زۆر گرنگە زۆر جاری وهەیە دەبینین ئەو پرسیارە زۆر پرسیارێکی جەوهەریە زۆر جاری وهەیە دەبینین کەسێک لە دەرەوەی ماڵەوە زۆر باشە لەگەڵ خەڵک بەڵام لە ماڵەوە دوور لە بیسەر و بینەر دەڵێ زەق نەبووتە و زۆر تەعاملی ناخۆشە و زۆر ناڕێکە. بۆیە برای بەڕێزم ئەگەر جەنابەت شوێنکەوتەی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر جەنابەت موسڵمانی وەرە تەماشای پێغەمبەری خوا بکە عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ خەیڕوکم لئەهلیه وأنا خەیڕوکم لئەهلی باشترینتان ئەوەیە کە بۆ ماڵ و خێزانی خۆی باشە و من لە هەمووتان باشترم بۆ ماڵ و خێزانی خۆم. بۆیە دەبینین بەڕاستی بڵێین هەنگاوێکی زۆر گرنگە مەحەتە و وێزگەیەکی زۆر گرنگە کە ئینسان باش بێ لەگەڵ ماڵ و خێزانی بە تایبەتی لەگەڵ خێزان ڕێزی بگرێ احتیرامی بگرێ و هەروەها بە سووک تەماشای نەکا وە گاڵتە و گەمەی پێم نەکا جا چ جای ئەوەی کە جاری وهەیە دەبینی نەخۆشیەکی هەیە جاری وهەیە پێویستی بە چاودێریکردنی زیاترە دەبێت زیاتر ئاوڕی لێ بداتەوە زیاتر ڕووی بەلادا بکاتەوە. هەموو ئەوانە ئیسلام پێمان دەڵێ بە خێر و چاکە و بە عیبادەت حیسابن. هەتا پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام باشترین سەدەقە کە ئینسان بیکە لوقمەیەکە پارویەکی حەڵاڵە کە بۆ ماڵ و خێزانی خۆی پەیدای دەکات دەیخاتە زار و دەیخاتە گەروی ماڵ و خێزانی خۆیەوە. بۆیە دەبینین منزومەی خێزان یاخود بڵین خێزانیش بەشێک نییە دابڕاو بێ لە کۆمەلگای موسڵمان بەڵکو بەشێکە و ئەولەویەت و سەرەتایەکی زۆر گرنگی هەیە کە پێویستە بابای موسڵمان هەمیشە و بەردەوام هەوڵ بدا کە بۆ خۆشحاڵکردن و بەختەوەرکردنی ماڵ و خێزان ئەو ڕێگایانە بگرێتە بەرکە دەبنەمای سوودگەیاندن پێیان. بەڵام لێرەدا زۆر جاری وهەیە دەبینی باوکێکی بەڕێز زۆر پێداویستیەکانی ژیانی ماڵ و خێزانی جێبەجێ دەکات بەڵام تەنها جێبەجێکردنی پێداویستی ژیانی ڕۆژانەی ماڵ و خێزان وەک چۆن دەڵێ زەمانەت نییە گرنتی نییە بۆ چاکبوون لەگەڵ ماڵ و خێزاندا. پێداویستی خێر و چاکە بۆ ماڵ و خێزان ئەویش جۆرا و جۆرە کە دەکرێت لە بەرنمەیەکی تایبەتدا باز بکرێ و تیشکی بخرێتە سەر. یەک لە خێر و چاکەکردن لەوەدا زۆر جاری وهەیە دەبینی باوکێکی بەڕێز هیچ شتێک نەما بۆ منداڵەکانی بکە مۆبایلی باشیان بۆ دەکڕێ کامە سیارەی باشە بۆیان دەکڕێ ناو ماڵێکی جوانیان بۆ دابین دەکا بەڵام دەبینی لەلایەنی پەروەردە و لەلایەنی ئامۆژگاریکردن و لەلایەنی ئاراستەکردنیان بۆ خێر و چاکە بۆ نوێشکردن بۆ عیبادەتکردن بۆ تاعەتکردن فەرامۆشیان دەکا پێیان دەڵێ هەرچی پێداویستی هەتانە بۆتان جێبەجێ دەکەم وا دەزانێ خێر و چاکەکردن لەگەڵ ماڵ و خێزان کورتە هاتووە لە جێبەجێکردنی پێداویستیەکانی ژیانی دنیا. بەڵام چەندە ئەوانە گرنگ و پێویستن لەوە گرنگتر و پێویستر ئەوەیە کە نەسیحات ئاراستەیەکی جوان ئامۆژگاریەکی جوانیان بکە بۆ ئەوەی کە ئەو منداڵە ئەو خێزانە چۆن مامەڵە لەگەڵ جیرانیدا دەکا چۆن مامەڵە لەگەڵ مامۆستادا دەکا لە قوتابخانە لەگەڵ هاوڕێ قوتابیەکانی دەکا لە زانکۆ لە پەیمانگا لە چۆن مامەڵە لەگەڵ ئەوەدا دەکا لە کۆڵان چۆن بێ. ئەمانە هەمووی بەڕێزانم دەچێتە بابی خێر و چاکەکردن و ئاوردانەوە لە خاو خێزان و وارووا چاکەکردن بەرامبەریان لەگەڵ دایک و باوک بە هەمان شێوە خێر و چاکەکردن بۆی
یەکێک لەو خێر و چاکانە زۆر جاری وهەیە دەبینی کەسێک دایک و باوکی لە ژیاندا نەماوە تەڵەن تا لە ژیاندا بمێنێ هەمیشە و بەردەوام دەبێ ئامۆژگاریان بکە و عفوان ئامۆژگاریان وەربگرێ و ڕێزیان بگرێ احتیرامیان بگرێ کە خوا لە قورئان بۆمان باز دەکا و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمایشتەکاندا بۆمان باز دەکەن بەڵام جاری وهەیە ئەو دایک و باوکە مردوون چه خێرێک باشە بۆیان کە بابەتەکەمان لەسەر خێر و چاکەیە کە زۆرێک لە مسلمانان ئەو پرسیارە ئاراستەی مامۆستایانی بە ڕێزی ئاینی دەکەن ئەوەی کە لە فەرمایشتی پێغەمبەردا هاتووە عەلەیهی سەڵات وسەلام دووشتە یەکەمیان دوعاکردنە هەمیشە و بەردەوام دوعا بۆ دایک و باوکت بکەیت کە وەفاتیان کردووە چونکە پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام دوعای ئەولادی ساڵح مناڵی چاکەکار بۆ دایک و باوکی قبوڵە و یەکێک لەو سەدەقە جاریانە لەو خێرە نەبراوانەی کە هەمیشە و بەردەوام خێری هەیە بۆ دایک و باوک ئەوەیە کە منداڵی ساڵح منداڵ بە کوڕ و کچەوە وەفایان هەبێ بۆ دایک و باوکیان کە وەفاتیان کردووە لە دوعای خێر بێبەشیان نەکەن و دووەمیان سەردانیکردنی ڕەفیقەکانی دایک و باوک کە ئەوەش زۆر گرنگە بۆیە پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام یەکێک لە چاکە هەرە گرنگەکان لە دوای وەفاتکردنی دایک و باوک ئەوەیە کە ئینسان هاموشۆی خزمەکانیان بکە هاموشۆی برادەرەکانیان بکە هاموشۆی دۆستە نزیکەکانیان بکە کاتێک تووشی ناخۆشیەک دەبن تووشی ناڕەحەتیەک دەبن سەردانیان بکە بێگومان ئەو کەسەی کە دۆستی دایک و باوکت بووە ئەو کەسەی کە دۆستی باوکت بووە برادەری بووە هاوڕێی تەمەنی بووە کاتێک کە تۆ دەبینی باوەڕ بکە تۆ دەبیە هۆکاری ئەوەی کە ئەو کەسەی بەرامبەر دوعا بۆ باوکت بکە کە ئێستا وەفاتی کردووە چونکە دڵی پێخۆش دەبێ ئاسوودەیی پێدەبەخشی ئەمە شەموو دەچێتە بابی خێر و چاکە و حەسەناتەوە زۆر زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر خەیروڵڵا کاسکەیی زانا و بانکخوازی ئیسلامی کە ئەمڕۆ لە ستودیۆکانمان لە شاری هەولێر میوانی بەرنامەی باس و خواز بووین بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەی عەزیزی تا بە یەکگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێربانتان ئەسپێرم خواتان لەگەم